سڵاو هەڵەبجە تەنها یەک هەنگاوی ماوە تاوەکو بە شێوەیەکی یاسایی ببێتە پارێزگای ژمارە 19 عێراق، بەڵام ئەم هەنگاوە شتەگەرەی تێکەوتووە. شیعە و سوننە و تورکمان سێ هێندەی داواکاریەکەی کوردیان دەوێت. ئەوان ناوی چەندین قەزایان لە باکوور تاوەکو باشوور ڕیز کردووە و دەڵێن دەبێت لەگەڵ هەڵەبجەدا بکرێن بە پارێزگا. شەش مانگ لەمەوبەر هەنگاوە یاساییەکانی بە پارێزگاکردنی هەڵەبجە بە فەرمی لە بەغداد دەستی پێکرد. 13 ئازار ئەنجومەنی وەزیرانی عێراق پرۆژە یاسای بە پارێزگاکردنی هەڵەبجەی پەسەند کرد و ڕەوانەی پەرلەمانی کرد. پەرلەمانیش هەنگاوە یاساییەکانی لە سەرەتای مانجی نیسان دەست پێ کرد. 2 نیسان خوێندنەوەی یەکەم بۆ پرۆژە یاساکە کرا و دواتریش خوێندنەوەی دووەم و سێەم. دووشەمەی ڕابردووش پرۆژە یاساکە لە بەرنامەی کاری دانیشتنی پەرلەمانی عێراقدا بوو. بڕیار بوو بخرێتە دەنگدانی کۆتاییەوە، بەڵام دەنگدان لەسەری دواخرا. هۆکاری دواخستنەکە وەکو فراکسیۆنە کوردستانیەکان ڕایانگەیاند سیاسی بوو، لە ژێرناوی ئەوەی چەندین قەزای دیکە هەن کە ساڵانێکە داوا دەکەن بکرێن بە پارێزگا، بەڵام داواکاریەکانیان لەلایەن حکوومەتی عێراقەوە ڕەت دەکرێتەوە. تورکمانەکان یەکێک لەو لایەنانە بوون کە دژی پەسەندکردنی یاسای بە پارێزگاکردنی هەڵەبجە وەستانەوە. ئەوان دەڵێن دەبێت لەگەڵ هەڵەبجەدا هەردوو قەزای تەلعفەر لە نەینەوا و دووسخورماتوو لە پارێزگای سەلاحەدین بکرێن بە پارێزگا، چونکە بەهۆی پەراوێزخستن و خراپی دۆخی ئەمنی و خزمەتگوزاریانەوە زیاتر لە 10 ساڵە ئەو داواکاریان هەیە، بەڵام بەغداد پشتگوێی دەخات. جگە لە تورکمانەکان سونەکانیش ئەم دۆخیان خۆستۆتەوە بۆ وروژاندنی پرسی بە پارێزگابوونی فەلوجە. ئەوانیش داوا دەکەن لەگەڵ هەڵەبجەدا بڕیار لە پارێزگاکردنی فەلوجە بدرێت، وێڕای ئەوەی حکوومەتی عێراق لە ساڵی 2014 بە شێوەیەکی مەبدەئی دەنجی بەوە داوە کە فەلوجە بکرێتە پارێزگا. شیعەکانیش داواکاریە کۆنەکانیان بۆ پارێزگاکردنی چەندین قەزای بەسڕا تازە کردوێتەوە. دیارترین قەزای بەسڕا کە شیعەکان ساڵانێک کە داوا دەکەن بکرێتە پارێزگا قەزای زوبێرە کە کۆنترین قەزای عێراقە و ژمارەی دانیشتوانەکەی لە 1 ملیۆن کەس نزیک دەبێتەوە. لە نێو ئەم هەموو کێشمە چێشم و بێنەوبەردەیەدا ئێستا پرۆژە یاسای بە پارێزگاکردنی هەڵەبجە پەچی کەوتووە. ئەگەر نوێنەرانی کورد و لایەنە ناڕازیەکان نەگەنە ڕێکەوتن، دوور نییە پرۆژە یاساکە بۆ چەندین ساڵ لە نێو ڕەفەکانی پەرلەماندا بمێنێتەوە و تەپ و تۆز لەسەری نەنیشێت.